سڵاو ئازیزان خۆشەویستان، هیوام وایە لە هەر شوێنێکی ئەم دنیادا هەم لە باشترین حاڵداون. هیوام سەرکەوتن و بەختەوەریتان لەوانەیەکی تری وانە مەزنەکانی بەختەوەری هاتوومەتە خزمەتتان. ئەمێ باس لە یەکێک لە گرنگترین ئەو وانانە بکەم کە وامان لێکاکە هەست بە بەختەوەری بکەین، وامان لێکا لە ژیاندا چێژێکی زیاتر وەرگین و خۆمان بە شایەنی شتە باشەکانی دنیا بزانین. هەنێک کەس لەم ژیانەدا شتانێک بەدەست ئەهێنن بەڵام تامیان لێ ناکەن. هەنێک کەس لە ژیاندا تام لەوە ناکە کاتێک باوکی هەیە، کاتێک دایکی هەیە، کاتێک خوشکی هەیە، برای هەیە، هاوسەری هەیە، مناڵی هەیە. و تەنانەت شتە مادیە بەسیط و بچکۆلەکانی تریش کاتێکە سیارەیەکی هەیە، مۆبایلێکی هەیە یان خانوویەک. هۆکار چییە؟ ئێمە لە دنیا نەتوانین چێژ لەم شتانە وەرگین. ئەمانە هەموو ناز و نیعمەتی مەزنن و شایانی ئەوەن کە ئێمە سوپاسی خۆیان لەسەر بکەین. بەلانی کەمەوە ئەتوانین سوپاسی خوا بکەین لەسەر تەندروستیمان، لەسەر بوونمان و زۆر شتی تریش. بەڵام چی وای کردووە هەندێک کەس چێژ لەم شتانە وەرنەگرن و نەتوانن مرۆڤێکی مەزن بن جارێکی تر لە ئاست ئەوە دابن کە هەیە. لە ڕاستیە گەورەیی و سالاری مرۆڤ لەسەر ئەم سەرزەویەدا بۆ ئەوە ناگەڕێتەوە کە تەنها لە گیانەوەرەکانی تر ژیرترە، چونکە مرۆڤ ئەتوانێت ژیر بێ بۆ خۆی، واتە ئەنانی بێت. ئەکرێ مرۆڤ ژیر بێ لەوەی کە بتوانێت سوود لەم دنیاە وەرگێ و هەندێک جاریش دیارە سوود وەرەگرێ بە زیانی خەڵکی تر. چی وا ئەکا کە ئێمە بتوانین ئیحساسێکی قوڵی بەختەوەرانەمان هەبێ کاتێک کە ناز و نیعمەتەکانی دنیا لە دەوروبەرمان هەیە هەستی پێ بکەین پێش هەموو شتێک. ئەویش ئەوەیە بەچیە ئەزانین ئایا ئێمە شایانی شتە باشەکانین. ئێمە زۆر جار لەوە چێ خەونی گەورەمان هەبێ و خەون ببینین و پلان و ئامانجدا بنین، بەڵام لەوە ئەچێ خۆمان بە شایانی نەزانین. بەچیا بزانین ئێمە شایانی هەموو شتە باشەکانی دنیاین، شایانی تەندروستین، شایانی ناوبانگین، شایانی بەختەوەرین، شایانی هەموو شتێکی جوانین لەم دنیاە. پێویستە خۆمان قوڵ بناسین، بگەڕینەوە بۆ ناخمان، بزانین چی لە ناخمانایە. ئەگەر هاتوو توانیمان سوپاس گوزار بین، ئەوە بەشێکە لەوەی کە ئێمە شایانین. بەشێکی تر کە من هەمیشە وەکو ئامێرێک بۆ هەڵسەنگاندنی خۆم بەکارم هێناوە و بەردەوام شیکاری کەسایەتی خۆم لەسەر ئەم ئەساسە ئەەکەم و هیوادارم هەر یەکێک لە ئێوەش کە بینەری ئەم بەرنامەیەن شیکارێ بۆ کەسایەتی خۆتان بکەن، بزان ئایا چەندە ئێوە شایانن. بەڵێ بەچیا ئەبێ بزانین ئێمە چەندە شایانی؟ بەوەی کە لە ناخمانە چاکەمان بووە بۆ دەوروبەر، بەوەی کە لە ناخمانە چاکەمان بووە بۆ خەڵک، بۆ بوونەوەرەکان، بۆ مرۆڤەکان. بەڵێ لەوە ئەچێ چاکبوون لەگەڵ کەسێک کە زۆر باش بووە بۆت هاوکاری کردووی هیچ هونەرێکی تیانە بێت، بەڵام بە دڵنیایی ئەمە سوپاسگوزاریە و هەر ئەبێ وابیت. بەڵام لەوە ئەچێ هونەرێکی زۆر گرنگ نەبێ. کاتێککە من ڕووم خۆشە لەگەڵ کەسێک کە ئەویش ڕووی خۆشە، کاتێککە من چاکە ئەەکەم لەگەڵ کەسێک کە ئەو چاکەی لەگەڵ کردوم، ئەمانە کارێکی ئینسانی ئاساین و هونەرێکی گەورە نین. هونەری مەزن ئەوەیە ئێمە بتوانین چاک بین لەگەڵ ئەوانەی کە خراپ بوون لەگەڵمان. ئەگەر ئەتەوێ بزانی تۆ شایانی شتە باشەکانی دنیای، بزانە ئەتوانی چاکبی لەگەڵ ئەوانی ڕۆژێ خراپیان لەگەڵ کردویت، بزانە ئەتوانی ڕۆژێ لە ڕۆژان دوعای خیر بکەی بۆ کەسێک کە خراپ بووە، دوعای خیر بکەی بۆ کەسێک کە وەکو تۆ بیر ناکاتەوە، دوعای خێر بکەی بۆ کەسێک کە ڕۆژە پاشقۆلی لێگرتووی، دزی لێ کردووی، خیانەتی لێ کردووی، خراپ بووە لەگەڵ تا، جنێوی پێیاوی، باسی کردووی نەملاو لەولا. ئەگەر ئەتوانی لە ناختەوە دوعای خەیری بۆ بکەی و چاکەی بۆ بخوازی، ئەوە بە دڵنیایی تۆ شایانی هەموو شتە باشەکانی ئەم دنیایت. بەڵێ چۆن بتوانین بزانین کە ئێمە شایانی؟ تەنها ئەوەی کە ئەیڵێم باشترین ئامێرە بۆ خۆ هەڵسەنگاندن. ئایا ئێمە ئەتوانین دوعای خێر بکەین؟ ئایا ئێمە ئەتوانین وەکو مرۆڤە مەزنەکان بین کاتێک خراپ بوون لەگەڵیان ئەوان چاک بوون؟ ئایا تۆ ئەتوانی وەکو ئەو مرۆڤە مەزنانە بی کاتێ زەرەریان پێگەیشت و گەلەکانیان عەزیەتیانیان، بەڵام ئەوان هەر لە پێناوی گەلەکانیان بەردەوام بوون و خزمەتیان کردن
و بۆیە هەتا ڕۆژی کۆتایی ئەم ژیانەی مرۆڤ لەم سەرزەویە هەر ناویان ئەبرێت و ئەو کەسانە لەبیر ناچنەوە، چونکە ئەوانە پەیامی خۆیان ڕاگەیاند و ئێمە ئەتوانین لێرەوە هەست بە مەزنایەتی ئەو کەسانە بکەین. جا ئیتر ئەو کەسانە من زۆر جار ناوم بردوون، مەهاتما گاندی بێ، نێلسۆن ماندێلا بێ، یان ئەو کەسانە بن وەکو پێغەمبەری مەزنی ئیسلام کە ئەچێتە تائیف و عەزیەتی ئەیەن، بەڵام ئەو هیچ کات خوازیاری خراپە نییە بۆیان. لە ڕاستیە خوازیاری چاکەبوون دوعای خەیرکردن بۆ خەڵک ئەمە مەزنیە. ئەحمەدی موفتیزادە ڕەحمەتی لێبێ 10 ساڵ لە زیندانا بوو بە ناحەق. ئەو ڕۆژەی لە زیندان هاتە دەرەوە و دەوریان گرت و قسەیان لەگەڵ کرد. ئەزان وتی چی؟ وتی دڵنیا بن من لە ناخما هیچ ڕقێکم نییە، هیچ خراپەیەکم نییە، هیچ حەزم بە خراپە نییە بۆ ئەو کەسانەی کە 10 ساڵ بە ناحەق ئەزیەتیان یام و لە زیندانە منیان هێشتەوە و هاوڕەکانمیان کوشت و زیندە بە چاڵیان کردن، بەڵکو خوازیاری لێبوردن و شەفەقەت و خەیر و بەرەکەتیان بۆ ئەەکەم. بەڵێ ئەم جۆرە مەزنایەتیە هەمومان ئەزانین بە هەموو کەسێ ناکرێ، کەواتە هەموو کەسێ شایانی شتە باشەکانی ئەم دنیاە نییە. یەکێک لەو شتانە ئەوەیە لەوەتی خەڵکانێکی دنیایی پیان خۆش بێ بەلانی کەم لە مێژوان ناویان بمێنێتەوە، بەڵام تۆ پێت خۆشە ناود وەکو چی لە مێژوا بمێنێتەوە، تەنها پێت خۆشە ناود بمێنێتەوە، بەڵام ئەو مرۆڤانەی کە بەو شێوازە بیرەکەنەوە و هەرگیز مرۆڤایەتی ڕۆژێک ناوی ئەم کەسانەی لەبیر ناچێ، ئەوە دڵنیا بن ئەم کەسانە خۆیان بیریان لەوە نەکردوێتەوە چاک بن تاوەکو ڕۆژێ لە مێژوە ناویان بە چاکە ببرێ. باش بن بۆ ئەوەی پێیان بزان و خەڵک بڵێن ئەمانە مرۆڤی باشن. نەخێر، چاکبوون ئەوەیە کە لە ناخمانە دوعای خێر بکەین بۆ خەڵک، بۆ ئەوانەی کە خراپ بوون لەگەڵمان، بۆ ئەوانەی زەرریان پێگەیان دین، و ڕۆژێ لە ڕۆژان چاوەڕێ ئەوە نەکەین خەڵک بێ بڵێن ئافرین تۆ چاک بووی، چکە چاکبوون قۆناغی هەیە، تۆ ئەبێ بگی بەو پلەیە، ئەگەر نەیگەی بەو پلەیە تۆ هەر لەو گرگنی و بچکۆلەیەدا بمێنیتەوە ئەوە تۆ شایەن نیت. بەڵێ ئەگەر لەم ڕوانگەیەوە تەماشای مرۆڤەکانی دنیا بکەین، اینجا ئەزانین مرۆڤی مەزن کێیە، مرۆڤی گرگن و بچکۆلە کێیە. بۆ دروستکردنی مرۆڤی مەزن، بۆ پەروەردەکردنی مرۆڤی مەزن پێویستە ئەوانەمان کە ئاوەها بیرەکەینەوە بین وانەی گەورەی ئەم ژیانە بڵینەوە و نەوەکانی ئایندە پەروەردە بکەین، گەنجەکانمان پەروەردە بکەین، پێیان بڵین مەزنی ژیان لە خوازیاری خەیر و بەرەکەت و خۆشی و شەفەقەتە بۆ خەڵک. خوازیار بی کە خەڵک خۆش بژی، دڵخۆش بیت، زۆر خۆشحاڵ بی کاتێک مرۆڤێک شتێک بەدەست ئەهێنێ، و خۆشحاڵ بین کاتێک مرۆڤێک کارێکی جوانەکە، شاکارێکەکە، نەک پێمان ناخۆش بێ حەسکەین ئێمە ئەوە بکەین، چونکە ئەگەر هات و هەروە بیرت کردەوە کەواتە تو هەر مرۆڤە بچکۆلەکەی. چەند جوانە کاتێک کە تۆ شعرێک ئەبینی لە ئاستێکی زۆر بەرزان و سراوە، بە شاعیرەڵی ئافرین. چەند جوانە کە کۆشک و تەلارێکی زۆر مەزن ئەبینی، بە خاوەنی کۆشکەکە ئەڵێ ئافرین کە ئامادە بۆ شتێکی وا دروست بکە، زەحمەتی کێشاوە بەو ئەندازیارەی کە ئەو کارە هونەریە جوانەی دروست کردووە، نەک حەسکەی ئەوە نەبێت چونکە تۆ نەت کردووە. جا ئەگەر هات و ئاسایی بوو بەلاتەوە، هیچ دوعای خێرت بۆ خەڵک نەکردو، هەر گرنگیش نەبوو بەلاتەوە، ئەوە تۆ نەچاکی و نەخراپی. بەڵام ئەگەر هات و پێت ناخۆش بوو، بەرەو قۆناغەکانی حەسادەت، حەسوودی بردن ڕۆشتیت، ئەوە ئەچیتە خوارەوە و ئەبیتە ئەو مرۆڤە بچکۆلەیە کە حەسوودی ناخ و دڵوی خواردووە و هیچ کەڵکی نەهێشتووە لەو ژیانەیە، و هەر ئاوا بەو شێوازە بە هەموو غەمەوە ئەژی و ئەمرێ. بەڵام ئێمە بۆ نەچین گەورە بڕوانینە بەرزاییەکان وەکو مرۆڤە مەزنەکان بژین، نەک هەر ئەوەی کە بەلامانەوە گرنگ بێ، بەڵکو پێمان ناخۆش بێ کە کۆمەڵێک کەس لە ژیانێکی ناخۆشدان، و پێمان خۆش بێ کۆمەڵێک کەس لە خۆشیدان، و ئەگەر هات و ئەوانەی خراپ بوون بەرامبەرمان ئێمە لیان خۆش ببین، دوعای خێریان بۆ بکەین، هاوکاریان بکەین. بەڵێ ئەزان چەند ئیحساسێکی خۆشت بۆ دروست ئەبێ کاتێ هێندە بتوانی بەخشندە بی
هێندە بتانی دڵ و دەروونت ئاسوودە و مەزن بێ کاتێک کە شەوان ئەخەوی ڕقی کەسی تیان نەبێت ئەگەر ئەتەوێ شەوێک بە بەختەوەرانەترین شێوە بخەوی چکە دڵنیا بە دەوڵەمەندی و هەژار بی کە خەوتی خەوتویت ئاگات لە دنیا نەماوە ئەتەوێ خەوێکی خۆش بکەیت زۆر بە مرتاحی بخەویت ئەوە پێش خەوتن لەو خەڵکە خۆش ببە من هەندێک کەس هەیە لە ژیانما تەنانەت بۆ ئایندەشیان لیان خۆش بووم تەنانەت بۆ ئایندەیان لیان خۆش بووم و هەنێکیشان تەنانەت پێم وتون تا ڕۆژی قیامەت هەرچی خراپەشەکی گەردنە ئازار بێت بەڵام ئێستاکە ئەو کەسانم بیرەکەوێتەوە ئیحساسێکی بەختەوەری ئەیە بە من بۆیە هیوام وایە هەرێکێک لە ئێمە وابین و من ئەمە ئازایەتی نییە ئەمە شتێک نییە من بتوانم بۆ تۆی باس بکەم و نەتوانم خۆم وابم بۆیە داواکارم تۆ ژوابە ئەگەر من تاموچێژێکی بەختەوەریم کردووە لە ژیانما ئەوە تاموچێژی بەختەوەریم لەم ئیحساسە قوڵانە کردووە کە لە ناخمایە و کەس ناتوانێت لێمێ وەرگێ و کەس ناتوانێت زەرری پێ بگێنێ و کەس ناتوانێت لە ناوی بەرێ بۆیە هەستەکەم زۆر بە پارێزراوی ئەمێنێتەوە تۆش باش شتە گەورەکانت ئەو شتانە بن کە لە ناختان شتە بە نرخەکانت ئەو شتانە بن کە لە سندوقی دەرونی تۆوان و کەس ناتوانێت دەریان بهێنێت تەنانەت بە کوشتنی شت بۆیە هەتا ماوی بە بەختەوەری بژی هیوای سەرکەوتن و خۆشبەختی و بەختەوەری بۆ هەرێکێکتان ئەخوازم هەر سەرکەوتوو بن